زراعەت خاصەتەن کشتتوکار زۆر گرنگە بۆ وڵاتی ئێمە بۆ ئەوەی هەم بەرهەمی ناوخۆ زیاد بێ هەم گەنجەکانی ئیشکە لە ناو وڵاتدا و هەروەها ئەو مەسەلەن بەرهەمانەی کە کشتتوکار بیتە سینەعەت جارێکە دیکە بیتە پیشسازی و ئەو پیشسازی بینەوە بازار و خەڵکێک ئیشی بەرز بکەویت و یا گرنگ ئەوەیە کە بێکاری لەناو وڵاتیمان بێکاری نەمێنێت مەسەلەن بۆ نمونە چی ئەگەر پرۆژەکانی کشتتوکار زیاد بوون هەم بەرهەمی ناوخۆ زیاد دەبێت و هەم گەنجەکانیش دەتوانێت ئیشێکی بدۆزنەوە ئەو ئیشەشیان دەبێتە هاندێک بۆ کارکردنی گەنجەکان و کەرتی حکومی مەسەر بۆ نمونە ئەو جەندە لەسەر نامێت و کەرتی تایبەتیش ئیشی دەکات و کەرتی تایبەت پێش دەکەوێت و زۆر سوپاس. من چقا پەرە هەبنجی بەس ڕۆژێکی پەرە نامێنن والا يعني برأيام الشركات وخاصة أرض كردستان أرضك زراعية يعني تشخات شيء بكرجي هالفايدة يشوارا برأيام من إنه نشرت إنه بري من حب من أسحاتك يخوش بايشم بس كولاتم جي نخوش بتشتك ولاتم ده نبي وأسكري ولاتم خان نوم برأيام من أو بري حمي برتو فالنا واستمانيتكم تكسدن جمبك يعني دستي وباش بكار بيشتي بكي بكاري شركتك يبكي يكري تقليداي يبكي بەرهەمی ناوخۆ زۆر بەرەو خوارەوە دێت ساڵ بە دوای ساڵ هیوادارین پێشکەوێ هیوادارین بە گەنجان زیاتریشکەن تشت لە دەرەوە نێدن.